سڵاو جەماعەت بەخێربن لەو ڤیدیۆیەکی نوێ دیسانەوە ئەو جارە تاقیکردنەوەی یاری کاڵ ئۆف دیوتی بلاک ئۆپس کۆڵد وۆرە کە ئەلفایەکە ئێستا بۆ پلەیستێشن 4 تایبەت ئێکسکلوسیڤ بەردەستە کۆمپانیا گوتی لە بۆ 18 مانگ لە بۆ 20 مانگ بەردەست دەبێت بەڵام ئەوڕۆ 20 مانگە کۆتا ڕۆژە بەڵام لەوانەیە ئەو ڤیدیۆ ئەوڕۆ بڵاو نەبتۆسپەی یان دوو ڕۆژی تر بڵاو ببیتەوە ئازا ئێستا دەچین یاریکە تاقی دەکەینەوە و کاردانەوەی خۆمان لەسەر یاریکەی و هەروەها یاریکە چ کێشەیەکیەوە بە خۆمووی لە کۆتایی باز دەکەین لەگەڵماندا بن ئاچین ناو ڤیدیۆکەوە ئێستاکەش بەدەست بە یاریکە بکەین و هەروەک دەبین ئێستا یاریەکە تەنها مەڵتیپلێر و وارزۆنەکەی بەدەرەستە کامبێجن و زۆمبیەکە بەرز نابێتن جارێتە یاریکە تەواو بڵاو نەکرێتەوە ئەگەر ئێستا گلیچ و هەر شتێکی بێت ئەگەری زۆرە کە یاریکە بڵاوکراوە چارە ببێت ئێستا تەبعاً لاگ و گلیچ و شتوالەی 199 هەیە ئێستاش باچینە ناو مەڵتیپلێرەکەی یاریکەی تاقیب بکەینەوە بزانین چی تێدا لەگەڵمان ئەوە شتانێک ئێستا بەردەستە سەرەتا بچین ئەوەی کە Call of Duty Black Ops Cold War ئەوەی بە $6 تەنها بۆ PlayStation 4 بەردەست دەبێت و لەسەر PlayStation 5ش هەر بە گرافیکی PlayStation 4 دەیخوێنێتەوە بەڵام ئەوەی نووسرایە کڕۆس جەن کە بە $70 ئەوە لە PlayStation 4ش لە بۆ دەتانی بیکڕی ئیش دەکاتن لەسەر PlayStation 5 ژەک برێت دەبتەوە ئەوەی کە نووسراشە بە $90 Ultimate Editionەکە ئەوە چەندین چەک و کەلوپەلی ناوی یاریکەت بەردەست دەخاتن توانی بەکاری بێنی ئەوەش بەشی دۆمینێشنەکەیەتی ئارمز دۆمینێشن ئەوە لۆبی یاریەکەیە مەڵتیپلێرەکەی گەرامە خەڵەتم کرد ئێستا لێرە نەبزانین باوە یەکەم بین کۆمڕۆسفیت چاوەڕێ دەکاتنە تاوەکو پلێرەکان هەڵدەبژێردرێ ئەو هاتە ناو یاریەکە لە تیم دەثماچە TDMە لە مۆسکۆیە ئەوە ناو شارەکەیتی بەڕاستی گرافیکەکەی جوان و ناوازەی هەیە و هیچ کێشێکمانە لە ڕووی گرافیکەوە بزانین لە ڕووی یاریکردنەوە چۆن دەبی کەمان هەڵبژێرن ئێستا تەمان چاکانم چاکرد خۆم دەبا پشتانتاندا با بەس پاشۆ دێمەی گەڵمە دەنجوانە قەپاتکەین لەسەراوانیش کوژرانی ناتوانانی خێبەر بکەیت بەتەمای کە بەێری بوو بەس ناتانی بزانین شوازی تەقانی گوو لەو شتەکانی کووە لای ڕاستە خێران ئەوڕۆکەوە بڕوادی یاریپۆر ئەو کاتێ سانگۆ ڤیدیۆکە دەبێنن خۆشی باشترە یاریەکە کۆتایی ناسیە ناتوانین دایبێت PlayStation 4ەکە چکە خۆی داینا بوو بۆ 20 مانگ 20ش لە سەیدا ڕۆی تا 20 مانگ بەر 18 لە بۆ 20 ئەی بینیە elimination through والله موضوع تاقیکردنەوەی یەکەم جارە تاقی دەکەینەوە خراپ نییە زۆر لە پشتە کام لێرەشدا کام لێرەش ئەنا بابڕی وشکەینە سەریان سێ خۆڵی بەژێت خۆتیت بە خۆم پرۆپلێرە بەڕاستە هەتا بێتە دەست تەواوە
Hostile spy plane established overhead. بهم بڕۆین سەدایان کوژم بەستەمە شاکەنی بزانە چەند باسانی دایان کوژم We've pulled ahead. وەرە دەرێ وەرە پێش ئۆی تیمی خۆم بوو ئەو کوشتی کێلەکەی لێ دزیم بەس یالاقەینە هیچ مشکلە نییە ئاو چای نەدا داشر بە 50 سارە ئەمە لە پێشینی وەردەێستا زۆر پاش دەڕوات و حاڵەکە وەڵاتاکە ڕێک دەکەینەوە لە ڕۆی سماڵ داویشتن و نەی داویشتنیەوە هەندێک دەکەی هەندێک مشکلەیەکی لە داویشتەکەی هیوادارم کە یاریکە بڵاو بووە چاک بکرێتە هەندێک لە گوتنەوە تایمەکەی تاخیرە کاتەکەی تاخیرە یاڵا خۆتیت یاڵا خۆمانین لەسە ماپەکەش جێ تاقەکانیان دیارە بە خۆم مەتی خۆم دەکەم یاڵا چێشێنێ کورە تۆ یاڵا با لێرەوە بڕۆین زانێمە جارێ وشینە سەریان لێرۆ لان زانە بە تاکتیک لان دەڕۆ تاکتیک فول تاکتیک دەڕۆ تەماشای We've lost the lead. بابا نەکە تەماشاکە لەم بۆ کامفەت یاڵا چێشە نییە ئەنجامی گشتەکە 565 دامێج بوو هیچکە نازەم چ بوو هەزارە با بچینە بیابانەکە بزانین بیابانەکە کو دەبی دۆمینێشنیشە تەبان کە دەبی خاڵی ئەیوبی و سی داگیر بکەی ئەوەش لای ئاوتەکانە شوێن سیلاحەکانەوەش کارەکتەرەکانە ئەو گارسیایە هەندێک خاویش ستۆنە ئەوەیان ئەوەشیان سیم و سۆنگ و ڤێرگاس و بە هەر حاڵ ئەنتەر و پاوەرس و ئەوش ئادلەرە سپۆرت ئەمە خۆم بیکەری بەکاردێنە و لەکنەم جوانە و بەدەرمە یەک بە ستایلی کارکتەرەکان زۆر بەدڵە یعنی ستایلەکانیان جوانە و هیچ کێشەیەکی نییە ئەوەش ماپە بیابانەکەیتی واو بەڕاستی واو زۆر جوانە گرافیکەکەی لە ڕۆی تێکسچەرە بە ئام زۆر جوانە هیچ کێشەی نییە بەدرمە تەواوە سا دەست بە یاریەکە دەکە شێواز دەست پێ شەڕەکەی بۆنایە زۆر بە جوانی دەست پێ دەکاتن لە شەڕەکەی ناسی سی بگرین یەکەم جار ناسەکەیت کە بی و ئێش داگیرکەینەوە تەوان لێرە دەبێت هەندێک بە کامپەرانە دەمەی بکەیت لەبەوەی بتانی ناوچەکانی خۆت بپارێزی ئەبێت بۆنەوە طبعا سنايبر مشتكم بيه هيت مشكلة من وزار باب بشطقاني اللي هم بروم صانم بشطقاني تياني ده كار أتوتسي كود زي بشري دقدن ننقو هربا كام دينا وانا تاندي تيا كام بخويا فول كام كامل
یەکەم لێ کوژەی کەشیان وان شۆت کرد بوو یاڵە کێشە نییە تەواو بڕۆ خۆتی بڕۆ خۆمانی واوە Hostile spy plane established overhead. لێتم بەقوەتە Be secure. یە 100 پوینتی ڕاندێتم هاپێتم تاوی نیوەی یەکەمی یاریکە تاوا دەبێتن ئەوە پوشکە سەریان Taking Alpha. خۆمانین یاڵڵا دای کا لە چێنە Slow down. Dig in and hold them. ئەو نه بەنێی Losing B. Plane available for هەلووی tasking. گڕومەوە ئەیم داگیر کرد وەلەکە بەرش لێدا سەوان گلیچە نەخۆمان ناوتای مشتەکان هەندە گلیز دەکاتن دەبۆ هێشتا تاوا نەبووە شوێنەکانمان گلیچی هەیە شتێک Close out the تەواو win, تاو then نییە do it again. گلیچی پڕە زارێ Losing ئەلفایە A. دەبۆ تاقیکردنەوە وا گۆرە بەژێت Enemy took A. Taking A. خۆمانی Half time. نیوەی یاریکە تاوا بوو ئێستا سویچ دەبیتن سویچ کاتن The battle is won, Let's see, comrades. can man But the the board. struggle continues. کێڵێک بەتایی بوو واوە دەبە بە سنایپەری بی Switching rally points. سویچ کرد ئێستا ئەمە چوونە جێوان ئەوان چوونە جێمە ئەجار Secure ڕاکسی the دەبیلاوم objective. دەبێ هێرشکەینە سەریە Securing A. زانین بە سنایپەری سەکەی Enemy took Charlie. A secure. We're taking control. Taking now. بەرنەدەری Enemy spy plane inbound. Bravo locked down. وەزە ملی دەدەم نامێت لەم دیار لەفشت لا کابرێت Losing B. یاڵە دای هەمزانە زانە کوڕە خۆف لە خۆم ئەو لە بەندە ئەحمەد مشکلە نییە زار یاریکە ئەوانم زۆر لەگەر یاری ئۆنلاینەکان باش نییە Losing A. زۆ بەکەم بکەمەوە لایو یاری شاز لایکردنەوەکانمان بکۆڕین Net call. Incoming artillery. هەر ئەگەر دەتانێتم لای مشتەکانمان ببینن ئەوە لایشی Enemy spy plane inbound. پێچگرێتدادنم لە سناپچاتش ئادەم بکەن Taking B. وەرە لە ئینستاگرامیش فۆڵۆمان کەن They are dominating us. Go on the offensive. یاڵە 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 ساری دەستەتان نات Securing Charlie. ئەڵینەوە سارەکانیشی زۆر زۆر بەجوانی دانرەیە شازەشی جوانی C secure. ئەولیان دەچم شاکەتەوە شاکات زانە ئێستا هەمویان دەکوژم بە تەنێ باش بە تاکتیک بڕۆی Securing B. کەنە Bravo secure. کەنە شتێک لەکەنە پێی Hostile artillery targeting active. Net call. Incoming artillery. Enemy spy plane inbound. پێش
Ora tava Hostile attack helicopter inbound. ora tava أنا درجتي من نايم دستم ليام بيتوا في بدل كوكتيل Losing B. وان كنت شوار شكاري سريان صعوبات درتو Hostile spy plane established overhead. كوين فورا طبعا مش تحتاج Enemy took B. سنايبرك من العام خلطهم كثير أنا سنايبر شمس وأنا بلاير Taking Bravo. بابوش بس سنايبري Losing Bravo. Securing Alpha. This is good as ours. Keep it tight and by the numbers. Enemy took Bravo. دعمنا بالقسم Sit rep. Enemy attack helicopter above. Good hit, good hit. Alpha lockdown. دبل نفذ دبل Losing A. يا انا ناطع نبيني نعين برمن كده دبل Victory is ours. En cada barrio, revolución. تري وما وانا أجمع كما بدأ سعيدين ئەسەر زەبانات کە یاریەکەمان تاقی کردەوە باڕۆنکردنەوەی خۆمە یاریەکە بدەم یاریکە لە ڕووی گرافیک و تێکسچەر و دیزاینەوە زۆر جوان بوو بەدڵم بوو هیچ کێشێکی نەبوو بەڵام لە ڕووی گلیچاتەوە جارێ ئەو گلیچانە هۆکاری ئەوەیە کە یاریکە تەواو نەبووە کە یاریکە تەواو دەبێتەوە ئەگەر یاریکە کە تەواویش بوو گلیت شتی تێداوێتنەوە بە ئەبدێت چارەسەری دەکەن ئەوە شتێکی گران نییە بەڵام لە ڕووی شێوازی نەیداهێشتن و سمۆک و شتەکانی هەندێک مشکلی هەبوو لە چاو کاڵڤزیتێ کۆنەکان هەندێک لە ڕووی ئەیمینگ یانی لە بۆ نەیتکردن نەیدەکە هەندێک تاخیر بوو ئەوانە لە کاتی بڵاوکردنەوەی یاریەکەەوە شتەی چاک بکەن و هەروەها شێواز یاویشتەکەی ینی قیاساتەکان لە هەندێک زیاد و کەمی هەیە بەڕای لە ڕووی یاریکردنەوەش یاریکە یاریێکی خێرا هیچ کێشەیەکی نییە و زۆرم بەدڵ بوو کە هاتیشی شاڵە یاریەکە دوای چەند مانگێکی ئەمەش تاقی دەکەینەوە کە هەرزام چونکە یەکسەر ناتان تاقیکەمەوە هیوادارم بەدڵتان بوو بیتن هەتا ڤیدیۆچکە و کاتە جیریکە خواتان لەگەڵ بیت و هەر لە شادی خۆشی دابن بەخواتان دەست